لا والله دوێنێ هاتم وتم با سەرێکی باخەکە بم تۆزێ هەوای ساڵ هەڵمژم تۆ نازانی چەند نازداری لای من خواگەر پارە و پێویست بوو قسە بکات یە بەڵا بیاخوا ئەزانی خیانەت حەزەکەی دوایی بۆ دەکەم و قەومە دایکی هەمان هەست هەمان جوڵە هەمان هەستانی مراد بێک هەلێ مراد بێک کێیە ئەو نێرمەوە ماڵی باوکە هەر سێ بەردەگا خەمە دەست مراد کێیە ئەوە درامای گوڵە سیسەکانە گوڵە تەڕەماشەکان ئەرێ بەس سەیری درامای تورکیکە بابە سەیری واقعی حاڵی خۆبان کە درامای تورکیش لە واقعەوە دروست کراوە دەوەرینجا شێت و هار نەبێت ڕاکە بلوسە شینەکەمەوە بێنێ دوور ئەحمەد بێک ئەمە چیم کەلیماتانە فێربووش نەگە ئەوە حیواری ئەلیفە خوشکی ئەحمەد بێک شێت مەکەی بە قورعان واز لەو درامانە بێنە ڕەجال لە یەکەم بابە کولتوری ئێمە لەکوێ هی ئەو تورکانە لەکوێ دنیا تۆزە ساردی کردو ڕاکە بلوسە شینەکەم بۆ بێنە دەی بلوسی شینی چی تۆ بە درۆڵێ چم بەلای گەیلان بەڵام لە ڕاستیا چی بۆ لای ناری نیژنی مراد بێک عەشقی یەکن ئەمەیان چ درامایەکە درامای تامردن خۆشمەوەی پاوکەڕۆ لەو درامایە لەو خۆشویستنە برا خیانەت لە براکە خوشک لە خوشتیەکە ئێستا ئەو سینارست تەمبەنێ بە پێوە چمە سەروردی هەتا ڕۆحی دەرەچێت یەک چی ئەمە یعنی چی ئەوە نازانم هەر لە دراما تورکەکە سیریەکە دەباشە بلوسی شین و سوورم نایە بڕۆژ لە کوردەکانم بۆ بێنە تۆ تێوازم لێ بێنی بە دەستی خۆم گڕ لە ماڵی خۆم بەربەر کورە دەنا ئەشکم دەنا جەنم بە قورعان تۆ من شێ دەکەی وەڵی هار مەکەی بۆم ناهێنی باش دەی پیاو نەبم ئەگە بە دەرپێفانی و نەچمە ناو ئاواییەوە ئەوە لە درامای نەکەی ئەوە لە درامای قبری ئاژدادی ئەحمەوە ئەلە ڕۆحە چۆنی حەجیان ئەوە چۆنە منەی بیرکەوتەوە بۆ تۆزە گۆژ نەکڕی بچی مەلایەکە جاوەڵا پێم خۆشە من 100 جارێ پێی ئەڵێم بەس ماڵەوە جێ ئیسا ئەحەد نییە با بچین بەلایەکە باشە بەزینکە تەلەفۆنێکی بۆ خاڵە عومەر بکە بڵێ وەرە لەگەڵمان بەخوا ئاحای برام هەڵبە شتێکە کردو وێ لێو عاجزە چی و کردووە ڕۆژێکیان ڕسمێکی بۆ ناردم بە ڤایبەر خاتەکەم ئەمەنە خاو بوو هەر ناکرای و ناکرایەوە ئێمە وتم نەوەکو عازێ با جوای بەموتم وەڵی خاڵە زۆر جوانی تەمەند درێژ بیت دوای یەک دەقە تەلەفۆنی بۆ کردم یەک ملیۆن قسەی سووکی پێوتو جاوە چی تێقەی چێکە دوای کە خەتەکە هاتەوە سیرەکەم کەرێکە گوێزەرەخوا نە بابە تات و خوا گوێزەر کەر چۆن گوێزەرەخوا تۆ حەزەکەی مەحاڵە بکە بیسازێنە دوور بەکمە دوایی بۆ دەکەمەوە هەلم بڕات عەلەمدار دوایی بۆ دەکەمەوە دوایی ژنەکە نەیتەقێنی خۆبی عەقڵ نەکەی نەیتەقێنی ها ئەمە چێتە لای بەژێتێکتم بە قورعان تۆ خیانەتم لێکەی ئەتەوێ نارینی ژنی مراد بەک بێنی وازم لێنی ژنەکە بۆ خاتی خوا بەسەی درامای تورکیکە بە قورعان خۆشم و خۆش شێ دەبین ئەرە بۆ سەری درامای کوردی ناکەی